چی وای لێ کردۆ بە تایبەتی لە غوربەتەوە بگەڕیتەوە بۆ وڵات تەنیا خۆشەویستی هەڵەبجە هیچی تر لەم ڕۆژەیە چیت هەیە بۆ هەڵەبجە پەیامی تۆ چییە؟ وڵای لەم ڕۆژا خۆشەویستی و جوانی و گۆرانیم هەیە بۆ هەڵەبجە هاتوومەتەوە گۆرانی بۆ ئەو هەوادارانە بڵێم کە ڕۆژگارێ لەگەڵ گۆرانەکانی مناژیاون بە هیوام ڕۆ بەدڵیان بێ پێم وابێ بە تایبەتی هاتیتەوە بۆ میادە؟ بە تایبەت بۆم کارە هاتوومەتەوە وەڵا چی وای لێ کردۆ بە تایبەتی لە غوربەتەوە بگەڕیتەوە بۆ وڵات تەنیا خۆشەویستی هەڵەبجە هیچی تر خۆشەویستی خەڵکی هەڵەبجە و شاری هەڵەبجە ویست زووە گەڕیتەوە؟ ئەرە وڵا زووە گەڕەمە بەرهەمی تازە چیمان هەیە؟ هەمانە ئینشەڵا بەڵام بڵین ئەمڕۆ هی بەرەمی تازە نییە بەرەمە کۆنەکانە بەڵام ئینشەڵا خەریکین کلیپی تازەیان گۆرانی تازە چ شتێک ئینشەڵا بخۆم تاوام کرۆ بەس کلیپی ماوە ئەو ستایلەی جاران ستایل بە هەمان ستایلی خۆمە چونکە ستایلی خۆم ناگۆڕم ئیسماعیلیشم بینی پێم وابێت چەند گۆرانیەکی چەند شیعرێکی ئەو ئیسماعیل بەڕاستی من شەی ئیسماعیل زۆر کرۆ بە گۆرانی لەبەرەوەی هەم هاوڕێمە هەم برامە بە حەقە شاعرێکی زۆر باشیشە یعنی شیعرەکانی خۆی فەرزەکا بەسەر ئینسانەکە بیکا بە گۆرانی بەرهەمە تازانە هیچ شارێکی ئەویتیانە؟ جارێ نەوەڵا بەرەمی ویتیانێ بەڵام ئینشەڵا بەڕێوەیە لەمەیندا لەم سەفرەیە هیچی تازە ئەگەر فریا بکەم قەرارە کارێ بکەم بەڵام تەسەوڕ ناکەم فریا بکەم چکە گەڕێمەوە یەک دوو ڕۆژتر زۆر نامێنیتەوە؟ نەوەڵا هەر بۆم کار هاتوومەتەوە بۆ یاڵێ لەسەر ستێج گەمان لە چیە بێ ئەمڕۆ؟ گوێتان لێ بێ ئینشەڵا با ببین باشە؟ ئەو گۆرانیانەی کە خەڵک یادگاری خەڵکا هەیە بەڵێ هەرو گۆرانیان هەیە بەڵامی تر ڕەنگەشتی تریتیا بێ